والله من هي على 300 دفتر زكاة مية 300 دفتر دريناك نخ 300 دفتر بارم هي 300 دفتر زكاة هزارات والله مني أو من هي بس 100 دفتر وب 50 دفتر وب 200 دفتر وب 1000 دفتر زكاة يعني بس دريناكن أجر أوان بيكن كوملجا دروات كوملجا كيتر فقير وهجار نابينيا فقير أروى قرض زكاة بو جنابي دكتور دتوزي وجدان تبي شو عارف أحسي أبي شاشي بو منوسة وجدان تبي رحمتها به خاطري بقرا يعني بمشي مع خونية يعني لها مو لايك وخلق قرقي جراوة ولا لا يكونية إيش كي من لا يكونية ده والله ما نتشيبه لاي أما أنا أكروزيته وستيون بقى حازقي يارمتي من علاقاني بدي يا عيبة خوا بدرودنا خاته يا ربي خوا حتى ما يهرو حالط به بخوا نيمة بونيتا بله نادمي درو مكة بله بيان دليم بالدكتورة بريزكان بدولمنا بريزكان بخاون وجدانا كان دليم آقاتا لو أنا بك قرزارن بلام چه قرزاريك ئەوەی لە پێناو شتێکی حەقا قەرزار بووە لە پێناو ماڵ و مناڵیا قەرزار بووە نەک بەخوا فڵان کەس ئیفلاسی هێناوە 100 دەفتەر زەرەری کردووە ئەمە زەکاتی چۆن پێشێ ئێکاکە بۆ لە دەفتەری پێنجەم و دەیەما وازی نەهێنا بۆ وازی نەهێنا بۆ گەشتە 100 و 200 بۆ گەشتە 50 دەفتەر ئەمانە زەکاتیان مەدەنێ بەڵام کەسێ لە پێناو بژێوی ژیانی مناڵەکانیدا قەرزار بووە ئەمە زەکاتی پێشێ یاخود کەسێک لە ئێوە ئاگادار بن خانووتان هەیە کرێچیە و فەقیرە نەکەم و کرێچی هەزارا کرێچیە زەکاتی هەر پێ ناشێ کرێچیەکی فەقیر دەستکورت کە خوای گەورە خانوویەکی پێداوی زەختی لێ مەکە یارمەتی بدە لەوانەیە ڕۆژێک بێ خوای گەورە شتەکە قەڵب کاتەوە بیلعەکس بیتەوە تۆ داماوە هەژار بیت تۆ خۆ دەکە کرێچی بی پێت خۆش نییە خاوەن ماڵ ڕێز لێ بگرێ یارمەتیت بدا دەی تۆش وجدانت هەبێ وتی نیمە زەختی لێ مەکە دەی خانۆکە چۆڵکە ئاگادار بن یارمەتیان بدە نەزانی پێغەمبەری خوا چی دەفەرمێ صلی الله عليه وسلم دەفەرمێ من ئەنظەر معسیرا هەر کەسێک لەسەر کەسێکی فەقیر و هەژار بوەستێ کە پارەی لایەتی قەرزارە ئەڵێ کاکە بەخوا نیمە لەسەرم بوەستە ئەمە یەک ئەو وەضع له یاخود پارەی لای کەسێکە ئەڵێ فڵان کەس پارەکە بۆ خۆت یاخود پارەکە بۆ نمونە ملیۆنێکە کاکە 200,000 بۆ خۆت 100,000 بۆ خۆت نیوەی بۆ خۆت قەرزێکی لای کەسێکە بەشێکی بۆ شکێنێ یا هەمووی بۆ شکێنێ پاداشتێم دوو ئینسانە چییە ئەوەی لەسەر فەقیرێک بوەستێک کە قەرزارێتی ئەوەشی قەرزی لای کەسێکە و ئەڵێ لە فڵان کەس ئەوە لە قەرزەکەت خۆش بووم ئەوەندە لە قەرزەکەت خۆش بووم ئیتر هەموویەتی یا هەندێکێتی پاداشتەکەی چی ئەو ئینسانە أظله الله في ظل عرشه يوم القيامة للروجي قيامة أخوي قورد دي خاطر جير سيبري عرشي خويا بخوا روجيك ديت زور بيوسبو سيبري دبيت سيون بخوا چونك وس سيبري رزو كرامتي خوي پرودگار بو مروفا كان بويا اگر كابرا كريچيتا فقير نيتي يارمتي بده مانگانا 100,000 خو كم ناكي بس 5,000 بو بشكينا خۆ کەم ناکەی 10,000 بۆ بگەڕێنەوە بەس بۆ بکوزاوە کۆی کەرەوە ئەی بۆ قەبرەکەی خۆت ئەی بۆ سێبەری ژێر عەرشی خوا چیت کردووە یارمەتی فەقیر و ژارەکان بدەن پارەتان لایەنە قەرز ئەوانەی کە قەرزارن بۆ شتێکی معقول لە هەندێک لە قەرزەکانیان خۆش بن یا چاوەڕێیان بکەن بۆی خوای پەروەردگار بتان خاتە ژێر سێبەری عەرشی خۆیەوە لە قیامەتە چەند خۆشە مانگانە شتێک بۆ خوا بدەی بۆ فەقیر هەژارەکە کرێکی تۆیە لەبەر خوا شتێکی بۆ بشکێنی و لە قیامەتیش ئینشاءڵڵا لە ژێر سێبەری عەرشی خوادا دەبیت ناخۆشی و ناڕەحەتی ڕۆژی قیامەت نابینی بۆیە لە کۆتاییدا دەڵێم ئاگاتان لە فەقیرەکان و هەژارەکان بێ ئەوانەی کە حاڵتان باشە ئەوانەی کە وەزعتان باشە بەپێی توانای یارمەتیان بدەن بەڵکو خوای گەورە بیکاتە توێشێ بۆ قیامەتان یارمەتیان بدەن چونکە پێویستیان بە ئێوەیە جگە لە سوالکەرەکان ئەوە بۆ خۆت ئازادی پارەی ئەدەیتێ بەڵام زەکاتی پێ ناشێ هەزار جاوتی نەخۆشم و دکتۆر ئیزنی داوە سواڵی کرد هاواری کرد زانین سوالکەرە بە ئیزنی خوا زەکاتی پێ ناشێ ئاگادار بن دڵنیا بنەوە چکانە فەقیر نینەوە پیشەیە فەقیری نەوە پیشەیە ئاگادار بن